زۆر سوپاسیانەکەم ئیمڕۆم ئەم بەڕێزانە لە پەرلەمانی کوردستان کە هاتن بۆ مەڵبەت لەسەر بانگهێشتی ئێمە من زۆر سوپاسیانەکەم جارێکەوەی سوپاسیانەکەم کە ئەمان بە یەک تیم هەمویان پێکەوانێ بەو ژمارە مەحدودەی کە لە ناو پەرلەمانە هەیەە توانیانە کاریگەری باشیان هەبێ دیارە پێویستە حکوومەت و حیزب و ئەم ئەندام پەرلەمانەکان ئێمە هەمومان پێکەوە هەوڵ بین بۆ ئەوەی کەوا بتوانین کاریگەری باشمان هەبێ لەسەر ژیان و گوزەران و موچەی خەڵک ئەمان من دەستخۆشیان لێ ئەەکەم لە ڕێگەی ئەو پرۆژانەوانە کە زۆرترین پرۆژیان لە پەرلەمان تەقدیم کردووە کە نزیکەی 20 پرۆژیان هەبووە ویستویانەکەوا کاریگەری باشان هەبێ وا بکەن کەوا ژیان و گوزەرانی خەڵک چاپکەن من زۆر سپاسیانەکەم جارێکی کە و سەردانەکە ئێمە بۆ مەڵبەندی سلێمانی لە چوارچێوی بەرنامەی فراکسیۆنەکەمانە کە سەردانی هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین وەکو فراکسیۆنی سەوز ئەم ڕۆژ دوایەوەی کە سەردانی بادنانمان کرد مەڵبەندی سلێمانی مەڵبەندی کاریگەر و گرنگ ئۆرگانیش کاریگەری گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاس بۆ برای گەورەمان کاک جەزاوە هەواڵانی ئەنجومەنی مەڵبەند بۆ پێشوازی کە لیان کردین دیارە ئەمانج و مەبەستی سەردانەکەمان یەکەم پیرۆزبایی بۆ لە جەنابیان دووهەم ئەو دروستکردنیەوە هەمانجێی فراکسیۆنەکەمان لەگەڵ مەڵبەند و کۆمیتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوونکردنەوەیان بدەینێ لەسەر کاری پەرلەمانی ئێمە کاندیدی مەڵبەندەکان بووین و مەڵبەندەکان ئێمەیان ناردۆتە پەرلەمانی کوردستان و بۆ ئەوەی بتوانین لەوێ سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێ بکەین. Apati desistiazione pulsana chiusi. Da teniamo quassagani pulsani e prevista badami la harat che possiamo che harat giornata anche voi in bashaki che ci viene. E ma le prima 2006 o 2011 10 سال